زیاتر لە مانگێک بە سەرداخستنی دەواازەی حاجی ئۆمەراندا تێدەپەڕێت و لە ئێستاشدا هیچ ئاسۆیەکی ڕوون بۆکردنەوەی ئەو مەرجە لە ئارادانیە. داخستنی دەواازە سنووریەکانی هەرێم لەلایەن ئێرانەوە زیانی زۆری بەر هەرێمی کوردستان گەیاندووە و تەنها لە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ساڵانە بە بڕی سەدان ملیار ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و ئێراندا دەکرێت. قایمقامی قەزای چۆمانیش دەڵێت مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە تاکلایەنە داخراوە. دیارە بەنسبەت داخستنی سنووری حاجی ئۆمەران کە هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەبەستێتەوە تاکلایەنە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە داخراوە. دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێم لە سنوور ئامادەی تەواویان تێدایە بۆ ئەوەی لە هەر کاتێک کە کۆماری ئیسلامی ئێران سنوورەکە بکاتەوە و کاروبارەکانی ڕۆژانەی سنووری ڕای بکرێ و هیچ ئاگدارکردنەوەیەکە نەبووە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران بۆ دام و دەستگا ڕسمیەکانی ئێمە و بۆ یەکەی ئیداری کە بابەتی کردنەوەی حدود نزیک 1000 بازرگان لە سنووری حاجی ئۆمەران. سۆران ئیسماعیل یەکێکە لەو بازرگانانەی کە لە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کاری دەکرد و دەڵێت تووشی زەرەر و زیان بوون و ناچار بوون کارەکانیان بۆ مەرجی تر بگوازنەوە. ئەمەش بۆ تا هۆی ئەوەی کەلوپەلەکانیان خەرجی زیاتری بووێت. بەڵێ بێگومان ئێمەش وەکو کۆی گشتی بازرگانەکانی کوردستان با بڵێن تووشی زەر و زیان بووینە، تووشی خەرجی زیادە بووینە، باێ ئێستا کەلوپەل و کاڵاکانمان لە ئێران چوین بە نرخەکەمان کڕی. ئەمە حیسابی گواستنەوە و تێچوی گواستنەوە و هەموو تێچوەکانمان کردبوو. ئێدی لە ناکاو کە دەواازەکان داخران ئەبێ بە ناچاری کەلوپەل و کاڵاکانمان بگوازینەوە دەواازەیەشکە دیسان تێتوێشکەمان دێتەوە سەرڕێ و لەو دەواازەش داخلی سنووری سلێمانی بکەینەوە، لە سنووری سلێمانیش داخلی ناو هەولێری بکەینەوە. یعنی دیسانەوە هەموو خەرجیە باڵێن هەمووی تووشی ڕوبەڕوو تووشی زیان و زەرەر بووینەوە. بەهۆی داخستنی دەواازەی حاجی ئۆمەران نزیکەی 1000 بازرگان و 200 پیشەوەر و زیاتر لە 8000 کۆڵبەر و نزیکەی 1000 بار هەڵگر بێکار بوون. لە 15 ئۆکتۆبەری ئەمساڵ کۆماری ئیسلامی ئێران دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانی داخست. لە حوتی ئەم مانگەش کاڵەکانی ترانزیت و هاتوچۆی هاوڵاتی لە مەرجی حاجی ئۆمەران ڕاگرت و ئێستاش نەهاتوچۆی هاوڵاتیان و ترانزیت و ئاڵوگۆڕی بازرگانیش لەم سنوورەدا نەماوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.